سەرۆکی هەرێمی کوردستانی عێراق بە کۆبوونەوەیەک لەگەڵ ڕەوەندی کوردی دەڤەری واشنگتن کۆتایی بە سەردانەکەی هێنا بۆ وڵاتە یەکگرتووەکانی ئەمریکا کە لەسەر بانگهێشتی جۆ بایدن جێگری سەرۆکی ئەمریکا بوو. لە میانەی ئەم سەردانەیدا مەسعود بارزانی سەرۆکی هەرێمی کوردستانی عێراق لەگەڵ گەورە کاربەدەستانی ئەمریکادا کۆبووەوە. ژمارەیەک تەوەر بابەتی سەرەکی وتارەکەی سەرۆکی هەرێم بوو لە کۆبوونەوەکەیدا لەگەڵ ڕەوەندی کوردیدا. لەوانە سەردانەکەی بۆ ئەمریکا قەیرانە سیاسیەکانی نێوان هەرێم و حکوومەتی نێوەندی عێراق و هەروەها هەرێمی کوردستان و وڵاتانی دراوسێ. مەسعود بارزانی سەرۆکی هەرێمی کوردستانی عێراق جەخت دەکاتەوە لەوەی کێشەکانی نێوان بەغدا و هەولێر کێشەی کەسی نین بەڵکو ڕەتکردنەوەی فەرهەنگێکی نەخوازراوە لە بەغدا. کۆبوونەوەیەک بووە لە بینی قیاداتی عسکەری و ڕئیسوزان. باسی پەیوەندی هەرێم و بەغدا کراوە، ئەوانە پێیان گوتووە سەیدی بەس تۆ ئیجازە بدە ئێمە چین کوردەکان لە هەولێر و سەلاحەدینیش تێدەپەڕین دەریانێکی. لە جۆتی ئەوەی بڵێ ئەمە عێراقێکی تازەیە، کورد شەریکی ئێمەن، هاوپەیمانی ئێمەن، برای ئێمەنۆی ئەڵێ خۆتان بگرن بۆ F-16 بێت، ئەو وەختە موهمەی ئێوە ئاسانترە بی. من دژی ئەم عەقلیەتە. لە وەتای ساڵی 2005ەوە کە حکوومەتی نوێی عێراق پێکاتوە لە پاش دەسەڵاتی کاتی فەرمانڕەوایەتی وڵاتەکە، هەرێمی کوردستانی عێراق کێشەی نەوتی هەبووە لەگەڵ حکوومەتی نێوەندا و بەردەوام بەغدا گرێبەستە نەوتیەکانی هەرێمی کوردستانی عێراقی بە نایاسایی داناوە. لە ماوەی ڕابردوودا هەرێمی کوردستان گرێبەستێکی نوێی لەگەڵ کۆمپانیای ئەگزەن مۆبیلدا مۆر کرد و سەرۆکی هەرێم دەڵێت بە ئاگاداری بەغدا بووە. ساڵی ڕابردوو هاتن داوای گفتوگویان کرد، وەڵاهی من نامە نووسیوە بوومەوە. پێم گوتووە ئەمانە هاتوون و ئەمە دەستکەوتێکی گەورەیە بۆ عێراق. بۆ لە جنوبیش کات، بۆ لە کوردستانیش کات، لە غەربی عێراق، لە هەر کوێیەکی عێراق ئەمە چونکە بەپێی دەستوور و ئێمە پابەندین. نەوت و غاز بۆ هەموو خەڵکی عێراقە، واریداتیش بۆ هەموو خەڵکی عێراقە. ئێمە سەدا هەفتەکە سەدا هەفتەی ئێمەش بە ئەنواع ئەشکال حجاج وەڵاهی سەدا دەیش بۆ کوردستانەوە. یعنی لە ئەو پەڕی سەدا دوازدە. یعنی ئەوە نییە بڵێ سەدا هەفتەی بۆ کوردستان بنێر. کە گەیشتە قۆناغی ئەوەی گرێبەستەکە ئیمزا بکرێت دیسان نامەم بووی نووسیوە کە ئەمە گەیشتە قۆناغی نهایی و ئیمزا دەکرێت ئەگەر چ ملاحەزە نەخێر زۆر باشە و پیرۆز وای دەگەن کە ئیمزا کرا دەستیان کرد بە پێڕشکردن و ئەوانە و تهدید. لەسەر کێشەی کورد لە تورکیادا جارێکی تریش سەرۆکی هەرێم جەختی کردەوە لەوەی تەنها ڕێگەیەک بۆ چارەسەرکردنی کێشەکان ڕێگەچارەی ئاشتیانەیە، هەروەها باسی لە سووریاش کرد وە گوتی نە لەلایەن حکوومەت و نە لەلایەن ئۆپۆزیسیۆنەوە دان بە میلەتی کورددا نەنراوە. لەگەڵ ئەوە نەبووین حقیقەت چێکیان بدەین و تەشجیعیان بکەین و شەڕ و چونکە ئەمەنەوە. بەڵام هەر هێرشێک یا هەر تەعەدایەک لە کورد بگری لە سووریا ئەمە دیفاعیان دێت. هەر لە میانەی وتارەکەیدا سەرۆکی هەرێمی کوردستانی عێراق ئاماژەی بە بەرەو پێشچوونەکاندا لە هەرێمەکەدا و گرنگیشیدا بە ڕەوەندی کوردی لە دەرەوە وەک باسی کرد پێویستە هەمیشە پەیوەندی نێوان کورد لە دەرەوە لەگەڵ ناوەدا پتەو بێ. من وەکو گەنجێکی و دانیشتویەکی وڵاتی ڤەرجینیا لە دەرەوەی کوردستان کە دانیشتوم، وەکو گەنجێک کە لێرە گەورە بووم، چەند پەیامێکی پێین سەرۆک ئەمڕۆ کە لێرە بوو کە پێمان خۆش بوو دڵخۆشکەرە بوون کە ئەویشەوە بوو کە هەموو گەنجان چ لێرە لەدایک بوو بێتن یاخود لێرە ژیا بن و گەورە ئەبن کە بەردەوام بن لە خوێندنەکانی خۆیانە، بەردەوام بن لەوەی کە سەری کورد بەرزکەن و بگەڕێنەوە بە وڵاتەکەی خۆمان لە ڕۆژە لە ڕۆژان کە خزمەتی وڵاتەکەی خۆمان بکەین. هەروەها چەند پەیامێکی دڵخۆشکەرە جارێکی تر دووپاتی یەکەمەوانێ کە بەوەی کە گەلی کورد دایما ڕێی خۆی دایمە یەکەم ڕەبێت لە هەموو شتێکە و ئەمەش زۆر زۆر وەکو گەنجێک و لاوێکی کورد ئینشاءالله داهاتوویەکی ڕووناکمان لە بەردەمایە. وی من تێبینیم کرد لە دەرەنجامی قسەکانی سەرۆکی هەرێمی کوردستان ئەوە بووکە دیارە جارێشتر ئەمریکیەکان پێیان خۆشە کە سەرکردایەتی سیاسی کورد لەگەڵ بەغدا کۆبێتەوە بۆ چارەسەرکردنی مەسەلەکان و جارێکتر ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا ڕێگای بەغدای بە سەرکردایەتی سیاسی کورد نیشانداوە بۆ ئەوەی بتوانرێت چارەسەری ئەو کێشە گرفتانە بکرێتکە لەم دواییانەدا سەری هەڵداوە بە تایبەتی لە دوای ئەوەی کە چەند لێدوانێک لە هەردوولادا دراوە. ئەس دەبینم gelek giringe serokatiya herêmê gelê Kurd pêkve bi ek helwîst hemû layanên siyasî bi ek helwîst ya bi yek deng proja çareseriya kêşên Kurdan li gel Bexda dabirêjin li gel wextekî diyarkirî ku ew proje bête duristkirin û çêkirin bo ew dî muhîm bi vê kêşê bêtin. یەخستنەوەی ئەو ئیدارانە یەخستنەوەی ماڵی کوردیە، بەهێزی کووردە لە ناوچەکە، بەهێزی کووردە لە عێراقا. ئێمە لەگەڵ بەغدا کێشەی زۆر گەورەمان هەیە، لەوانەیە دوو ئیدارەی زوربەی زۆری
ئەو وەزارەتانەکەەوە بەو شێوەیان خاڵێکی لاواز بێ و بە دڵنیاییەوە خاڵێکی لاوازیشە هیوادارم ئیدی ئەوە ببێتە خاڵێکی بەهێز و بتوانین زۆر بەباشی ئیداری خۆمانبەرین بەڕێگەوە. زۆر سپاس. بەخافتن و تو بێش تەنێ نیقاش تەنێ حتا ئیرۆ مافێ کووردا نەکەتنە سەر بێژنگ و لازمە کەلدانێکی چێ بە وەکی دنێ ئەوێ پێشەبوون چێ نەبە. کوردنمەی سووریە 3 میلیۆن کوردنمەی سووریە ڕەوشەوانژی گەلک تەنگاسیدایە حکوومەتە تورکیە دخوازە پێشیاوان بگرە ناخوازە پێشیاوان بەبە وەک کوردستانە عێراقی لازمە سەرۆکاتیە حرەما کوردستانی خودی دەرکەوە کوردنمەی سووریە ئەگەر ئەشکەرا نەبەژی بدزی لازمە ئالیکاریەوان بکەن. سەرۆکی هەرێمی کوردستانی عێراق لە میانەی وتارەکەیدا و هەروەها لە کاتی وەڵامدانەوەی پرسیارەکانی ئامادەبووان چەند جارێک ئاماژەی بەوە دەکرد ئەگەر بێت و کێشەکان لەگەڵ بەغدادا چارەسەر نەکرێت ئەوە پێکاتەی کوردی و لایەنە کوردیەکان هەڵوێستی تایبەتی خۆیان دەبێت و هەموو بەرپرسیارەتەکەشی لە ئەستۆی لایەنی بەرامبەر دەدا. هەر لە پاش تەواوبوونی کۆبوونەوەکەی لەگەڵ کوردەکانی دەبەری واشنگتندا سەرۆکی هەرێمی کوردستان گەڕایەوە بەرەو ئەوروپا و بڕیارە لەوێش سەردانی چەند وڵاتێکی تر بکە بەڵێن ساڵح بەشی کوردی دەنگی ئەمریکا.